لەسەر پرسی تایبەت بە گفتوگۆکان بۆ گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی هەوڵەکان بەکوێ دەگات و ئەو وڵاتانی کە لەم هەوڵەدان دەیانەوێت چه ئامانجێک دەست بخەن و سوودی چی دەبێت بۆ سووریا لەلایەکەوە لە کاتێکا ئێستا سووریا لە نێو هەژمونێکی زۆر قورسی سیاسی و ئابووری و ئەمنیدا تێپەڕ دەبێت. ئێستا سووریا بۆتە مۆڵگەیەکی گرنگ بۆ ئەو هێزانەی کە چاویان لەسەر کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتیانە لە نێو سووریادا پرسی داعش و تیرۆر کەم بۆتەوە تا ڕادێکی زۆر لە نێو سووریاشدا، بەڵام هێشتا کاریگەری و پاژماوەکانی لە نێو سووریادا بوونیان ماوە، کاریگەری شەڕ و ئەو شۆڕش و ئەو خۆپیشاندانانی کە ساڵانی ڕابردوو لە سووریا ئەنجام درا تاکو ئێستا خاکی سووریا بەدەستیەوە دەناڵێنێت. ئێستا هەوڵێک هەیە بۆ گەڕانەوەی سووریا بۆ نێو مێزی کۆمکاری عەرەبی، سوود و بەرژەوەندیەکانی سووریا بۆ بڕیاردان بۆ گەڕانەوە بۆ سەر مێزی کۆمکاری عەرەبی چی دەبێت. ئەو وڵاتانی کە دەیانەوێت سووریا بگەڕێتەوە نێو کۆمکاری عەرەبی ئامانجیان چێ بە دیاریکراوی بۆ چی دەست دەخەن لە بەرژەوەندیەکانیان لەگەڵ سووریادا و گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی چ گۆڕانکاریەک لە نەخشە و پلانسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێنێتە ئاراوە، چ لە ڕووی سەربازیەکە، چ لە ڕووە ئەمنیەکە و چ لە ڕووە ئابوووریەکیشەوە بێگومان. دیارە لەسەرم بابەتە من هەوڵ دەدەم گفتوگۆ لەسەر بابەتەکە لەگەڵ بەڕێز موهەنەد فایق بکەم کە بڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی ڕاستەخۆ لە ئاکری و میوانی ئێمە. ئەگەر کاک موهەنەد ئامادە بێت گفتوگۆکانم لەگەڵ بەڕێزیاندا دەست پێ دەکەم. بەڵێ تا کاک موهەنەد ئامادە بێت وردەکاری یاخود هەندێک زانیاری سەبارەت بە هەوڵەکان بۆ کۆمکاری عەرەبی و گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی باس لێوە دەکەم. دیارە هەوڵێکەیە بۆ ئەوەی کە وڵاتانی چەند وڵاتێک هەوڵ دەدەن کە سووریا بگەڕێتەوە نێو کۆمکاری عەرەبی. لە سەرەتا تا پرۆژەکەوا بوو کە سووریا بگەڕێتەوە نێو کۆمکاری عەرەبی و کورسیەکان وەربگرێتەوە. دواتر بوو بەهۆی ئەوەی هەر دەوڵەتێک دووقۆڵی لەگەڵ ڕژێمی سووریادا پەیوەندیەکانی دەست پێ بکاتەوە. دیارە دەزانین هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشێک زۆرجار لە ڕێگەی نزیکی و پەیوەندی دیپلۆماسیەکانی ئەو وڵاتەدا دێت لەگەڵ وڵاتێکی دیکەیە. هەوڵدراوە کە بە شێوازی دووقۆڵی پەیوەندی وڵاتانی هاوسێ وڵاتانی عەرەبی ڕێک بخرێتەوە لەگەڵ سووریادا بۆ کار ئاسانیکردن سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی. دیارە بێگومان بڕیارەکە دوجار پشکی شێر و بڕیاردان دەگەڕێتەوە بۆ دەستی سەرۆکی سووریا کە ئەوان خواستیان چی دەبێت بۆ ئەوەی کە بڕیارێکی لەم جۆرەی مەسیری لەسەر وڵاتێکی وەکو سووریا بدەن. لەگەڵ بەڕێز موهەنەد فایق گفتوگۆکانم دەست پێ دەکەم. کاک موهەنەد زۆر سپاس بۆ ئامادەبوونی. سەرەتا پێم خۆشە لەسەر کۆمکاری عەرەبی جەنابەت هەندێک وردەکاریمان پێ بڵێ ئەم کۆمکارە چییە، لە کێ پێک دێت و گرنگی کۆمکاری عەرەبی چییە؟ بەڵێ کاک موهەنەد گەرگوێبیستی دەنگی منی پرسیارەکەم دووبارە دەکەمەوە. زۆر کەس بەخۆی دەنگە. بەڵێ کاک موهەنەد پرسیارەکەم دووبارە دەکەمەوە گەرگوێبیستی دەنگی من بیت. سپاس بۆ ئامادەبوونت دووبارە. دەمەوێت لە وەکو پێناسەیەک وەکو ڕوونکردنەوەیەک لەسەر کۆمکاری عەرەبی جەناب بۆمان باس بکەی. کۆمکاری عەرەبی چییە؟ گرنگی ئەم کۆمکارە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبی چییە؟ بەناوی خودای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە و لە هەموو بیسەران و بینەرانی کورسات نیوز. زۆر سپاس. سەبارەت بابەتی کۆمکاری عەرەبی، کۆمکاری عەرەبی ڕێکخراوێکی هەرێمیە کە زۆربەی وڵاتانی عەرەبی ئەندامن لەناو ئەم ڕێکخراوەدا. ئەم ڕێکخراوە لە ساڵەکانی پێنجاکان دروست بووە. ئەم ڕێکخراوە ئیشی ئەمە بوو کە هەماهەنگی و هاوکاری لە نێوان وڵاتانی عەرەبیدا دروست بکات بۆ مەبەستی ئەمە کە ئاشتی و ئاشتەوایی و بەرقراربوونی ئاسایش لە وڵاتانی عەرەبی کار بکاتن. بەڵام بەپێی هەموو سەرچاوەکان و بەپێی توێژینەکان و بەپێی چاودێرەکان ئەم ڕێکخراوە نەیتوانیە بەپێی ئاست کە کار بکات و خزمەتی وڵاتانی عەرەبی بکاتن وەکو کە پێشبینی بۆیان دەکرا، بەڵکو زووتر ئەو چاودێرانە دەڵێن کە ئەم ڕێکخراوە کۆمکاری عەرەبی کە بارەگای لە میسرە
زورتر خدمتی دستهڵاتدارانی دەوڵەتی عربیان کرد زیاتر لەوەی کە خزمەتی هاوڵاتیانی ئەم ئەم وڵاتانە کردبیتن و بوویتە ڕێکخراوێک بۆ حکوومەتەکانی ئەم وڵاتانی عربی بۆ سەقامگیرکردنی حکمڕانی ئەوان لەم وڵاتانە ئەمە بەم شێوە بەڕێوە چووە هەتا گەیشتیە کە ساڵی 2009 بەسەرەوە کە باوەری عربی دەست پێ کرد گۆڕانکاری بەسەر ئیش و کاری ئەم ڕێکخراوە هات و زور شت و زور هنگا و زور کاریان انجام دا که براستی رنگ هپیچوانه پیروی اوانه به خوبیتن بلان بناچاری اویان کرد چون که ظروفکه گردرا و ام بهار عربیه که بو اگری گوران کار بو یکمی جار روی خوپیشاندان و لروی کمبون و لروی جماعه و دستحالات سیاسی لزوربه ولاتانی عربی گودرا یعنی چند ولاتێک بوو دیار بووە بۆ تونس وەکو کە لە تونس دەست پێ کرد اینجا مصر بوو اینجا لیبیا بوو اینجا کە گەشتە سووریا و بەخرێکی چەندین وڵاتان و یەمەن و کە پێشتر چونکە گۆڕانکاریەکانی پێشتر لە وڵاتانی عەرەبی زۆربەیان بەزار بەهێز بوو بە کودەتای عەسکەری بوون نەک بە هێزی جەماوەری بوو ئەمە بە یەکەمین جار بوو لەبەرەوە گۆڕانکاری لەسەر کاری کۆمکاری عەرەبی داهات و کارەکەی گۆدرا و حتا شێوازی بریارەکان گۆدرا ئەمەش بەناچاری بوو لەبەر ئەو شەپۆلەی کە شەپۆلی هاوڵاتیان بوو و هێزی هاوڵاتیان بوو لەم وڵاتانە کە دژی دەستهەڵاتدارانی ئەم وڵاتانە ڕاپەرین و خوپیشاندانیان کرد و گۆڕانکاری لە زۆر لەم وڵاتانە عەرەبیان کرد کە ئەندامن لەم کۆمکارە بوو. باشە دیارە جناب کورتەیەک پوختەیەکی باشە دوور لەسەر کۆمکاری عەرەبی ئەم کۆمکارە لە هەوڵ چەند باس لەوە دەکرێت کە ئاسانکاری کردووە لە ڕوا ڕامیاریەکەوە لە ڕوا ئابووری و کۆمەڵایەتێکەوە بۆ وڵاتانی عەرەبی لە پێناو پەرسەند و پێشکەوتنی ئەم وڵاتانەدا بۆچی پێشتر هەوڵ نەدراوە کە سووریا دۆخەکەی ئاسایی بکرێتەوە بە دیاریکراوی لەم کاتەیە کە شەڕی رووسیا ئۆکراین هەیە شەڕی یاخود ململانێکی توندی وزە و هەژموری سیاسی هەیە لە جیهاندا و جۆرێک لە گرنگی پێدان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینرێت ئەم بڕیاری کۆمکاری عەرەبی چییە بۆ ئەوەی کە سووریا بگەڕێتەوە نێو مێزەکەیان نێو ڕێکخراوەکەیان وەکو دیارە ینی پێشتر ئەم کۆمکارەیان کە ئەم ڕێکخراوە ئەمەش لە بیرمان نەچێتن کە زۆربەی وڵاتانی عەرەبی لە ژێر هەژمونی ڕۆژئاوادانە بە تایبەتی لە ژێر هەژمونی سیاسەتی ئەمریکادانە و هەندێک لە وڵاتانی ئۆڕۆپیدا و ڕەنگە لەم کۆمکارەدام لە ڕێگای ئەم کۆمکارەدا ئەو سیاسەتەی کە وڵاتانی ڕۆژئاوا پەیڕەو دەکەن لەم کۆمکارەدا جێبەجێ بکەن زۆربەی وڵاتانی عەرەبی لە ژێر ئەم هەژمونەدانە ئەمە بۆ لە دوای کە بەهاری عەرەبی گەیشتە سووریا و کە خۆپیشان لە سەرەتا وەکو خۆپیشاندان دەست پێ کرد کردبوونەوە خۆپیشاندان بوون لە شاری دەرعا لە 2011ەوە اینجا پەرەیستەندی و بوو لە خۆپیشاندانی ئاشتیانە و لە خۆپیشاندانی هێمنانە و داوای ینی ڕاواکانی سیاسی ئەم هاوڵاتیانی سووریا گۆڕرا بوو کە ململانەیەکی عەسکەری و بوو ئەگەری ماڵوێرانی ئەم وڵاتەدا ئەمە بۆ لە کۆمکاری عەرەبی بریار درا ئەمەش بە ڕازیبوونی زۆربەی وڵاتانی ڕۆژئاوا کە ئەوان حەزیان لێ بوو چونکە پێیان وا بوو کە حکوومەتیان دەسەڵاتی سووریا دەسەڵاتێکی لە ژێر ئەژمونی ئەوان نیە و بەپێی سیاسەتی ئەوان ئیش ناکاتەوە لەگە هاوپەیمانە لەگەڵ چەند وڵاتێک وەکو ئیران وەکو وڵاتە وەکو رووسیا کە دژی ڕۆژئاوانە بەڕێگای هەندێک وڵاتانی عەرەبی بە تایبەتی کە قەتەر و سعودیە سەرکێشی ئەم وڵاتانە بوون سیاسەتێکیان جێبەجێ کرد ئەویش بە دەرکردنی سووریا یانکو ڕاگرتنی هەبوونی سووریا لە کۆمکاری عەرەبی طبعاً وەکو بوتم یعنی لە پەیڕەوی ناوخۆی کۆمکاری عەرەبی وای نیشاندەوە کە هە بریارێک بدرێتن دەبی بە کوی دەنگ بێتن نەک بە زووری نەبێتن بەڵام لە بابەتی سووریا بەم شێوە نەبوو چونکە زۆر وڵاتان لەگەڵ ئەم بریارە نەبوون وەکو عێراق وەکەم ئەمن هەڵە نەبوون و لوبنان بوو و هەندێک وڵاتانی تر بوون کە لەگەڵ ئەم بریارە بۆ بریاری ڕاگرتنی هەبوونی سووریا لە کۆمکاری عەرەبی بەڵام فشارێکی زۆر هەبوو لەلایەن بە تایبەتی قەتەر کە سەرکێشی ئەم هەوڵانە بوو و توانی کە ینی بریارێک بدەن و سووریا دەربکەن ئەم کۆمکارە و چەندین مەرجیان دانەوە پێشتر مەرجیان لەگەڵ قۆناغی ململانەی سووریا گۆڕاوە پێشتر ئەوە بوو کە دەبی دەسەڵاتداری سووریا گێبیستی خەڵکی سووریا بن و ئەوانەی داواکاریەکانیان جێبەجێ بکەن دواتر گەشت ئەوەندە کە دەبی ئەم ڕژێمە نەمێنێتەوە ئەمە دانی پێنانێن و ئەم ڕژێمە ڕژێمێکی شەرعی نیە
كاك مهند يعني فعلا أمريكا باز ذكرت دنقويكي إعلامي نية فعلا لأمري واقعة أم والله هي بقرانا وي سوريا دمير دواتر لدي رجيم برسيارة وشن برسياري كي دي كدار أستبكم واكو قلت يعني استا بلاقونا خلا بونا كان اما غوراوا بيشتر زورتون بون كبه هي شويك نان هج جارك يتر حكومتي سوريا حكومتي اسد بقريتا وبنا كاري عربي قناغاكا غورا ل 2017 عفوا ل 2015 كروسيا تلا سرخات وبفعلي يعني بجداري كد لا بروسي سربازي لمناطقة لبرجماندي حكومتي اسد ووضعك هموي غورا ميزاني هيس سوریا گوراوه لبرجامندی اسد گشت امنده که تنها نوچه کردیکان مان که امان از دور کشانه بود لگل حکومت سوریا و ایک پارێزگای ما که پارێزگای ادلب بو اما بو که ترکیا به خیرایی گشت ایران و روسیا که هولیان دا که یعنی دانستاندنک بیت انجام دان لگل گروپ شکدارکان و نوعا نیمچه هدنکیان راگیاند یا آگربستکیان راگیاند و بردام بود 2017 و تا 20 اینجا برقرار بود به ریکاوتینی استانه که بنابانگه و شرکه لشیوکان راوستا لیره دا وضعکه گورا چندی ولاتانی عربی پیوندیکانی خویان به حکومتی اسدیان جارکی تر نوی کرده وکو عراق وکو لبنان وکو امارات وکو سلطنه عمان استا گشته وکه تونس گشته ام بریاره و مصر گشته ام بریاره استا حوله که باره دوخکه گورا و زیادتر امش بوابو که او ریکاوتنی که کرا لنیوان ایران و سعودیا اما همو آگادارین که به تایبتی لسوریا که اوانه هزی سرکی هرمی که رولیان هیا لکنترول کردنی وضع سوریا ایران و سعودیان اینجا ترکیانه بگشتین ایران و سعودیا لم دوایه برای کاوتنک به نیمانگیری چینه و اما راستی فاکترکی سرکی بو گرانی لا چه لا برياركاني كومكاري عربي ولا هلويستي كومكاري عربي كسعودية استا حولك جديدة دادن وأمي سوريا بقرن تابونا باشا كواتا أجر سعودية لهوليكي لمجوريا بين دزانين كا جروبي تشكداري هزي شيعي سرب إيران لنيو سوريا دا هجموني كي باش يعني هي أمشتكي شاراونيا أم هزانة شيان بسردت سوریا دەتوانێت و ئامادەکاریە بکات بۆ دەرکردنی ئەم هێزە چەکدارانە؟ بەڵێ ئەوەی بابەتی دەرکردنی هێز و نەدەرکردنی هێز وابزانم ئەم مەرحەلە ئێستا تێپەڕ بووینە چونکە ئێستا گەشتینەوە کە دەبی هێمنایەتێک هەبیتن لەم ناوچەکەدا سعودی ئێستا ئامانجی ئەمەیە کە هەندێک ئارامی بگەڕێتەوە بۆ ناوچەکەدا نەک تەنها لە سووریا بەڵکو حتا لە یەمەن و لە چەند ناوچەیەکی تر ئارامی بگەڕێتەوە بۆ ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سعودیا هەندێک ئامانجی تری هەیە بەو ڕێکەوتنەوەی کە لەگەل ئێران کراوە کە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بێتن و بۆ جارێکی تر گەڕانەوەی سەقامگیری بێتن بۆ ئەم ناوچە بەتاکید یعنی ڕوولی دەبێتن و کاریگەری دەبێتن لەسەر سووریادا من پێم وایە کە ئەگەر ئەم کاریگەری دەگاتە ئەم هەندێکە هەتا ئاستێک ینی ئەم گروپە چەکدارانەی ئەوانێک کە سعودیە و هاوپەیمانەکانی سعودیە کاریگەریان لەسەر چکەندێک هێزی چەکداری هەیە لە سووریە ئێستا ئەمانە کاریگەریان لەسەر نییە کە هێزی تۆندراون ئەوانێک کە کاریگەریان لەسەرێت دەتوانە ڕێگای ئەواندا هەندێک سەقامگیری بگەڕێنەوە بۆ سووریە و ڕەنگە فشاریش بکەن بۆ ئەوە کە بگەنن جوورێک لە ڕێککەوتنامە لەگەڵ حکوومەتی ئەسەددا بوو پاشەڕۆژی سووریای سیاسی باشە سووریا بە پیاوە نەخۆشەکە ناو دەبرێت ینی وڵاتانی عەرەبی ئەگەر واز لەو بەرژەوەندی سیاسی نێوان و بنوێترین گرێبەست و ڕێککەوتنی نێوان سعودیە و ئێرانیش بێنین وڵاتانی عەرەبی لێستادا دەتوانن ئەم پیاوە نەخۆشە ساغ بکرێتەوە دەیانەوێت ئارامی بۆ سووریا بگەڕێتەوە لە کاتێکا کە ئێران هەیە لە هەوڵی زیاتر بەهێزکردنی هەژمونی خۆیەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبیدا لە بەرژەوەندیانە ئاسایی یاخود زیندووکردنەوەی سووریا بۆ دۆخێکی ئارامتر ڕاستە ینی وەزعی سووریا زۆر وەزعێکی ئالووزە وەز لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئاساییشەوە لە ڕووی ئابووریەوە کە وەزعێکی زۆر خراپە لە ڕووی ئابووریەوە بەڵام ئەوەی دیار بوو کەمە لە دوای تێپەڕبوونی 10 ساڵ ینی بە هەموو هێزەکەوە ئەم وڵاتانی عەرەبیانەکە ناویان ئینان وەکو قەتەر و سعودیا و زۆر وڵاتانی تریش لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کە بە هەموو شێوەیە بە هێز و بە چەک و بە پارە پشتگیریان لە گرۆپەکان کرد
کە ئەم ڕژێمە بڕخێنن بەڵام ناتوانانی و دیار بوو کە ئەگەر بەم شێوە بەردەوام ببیتە ڕەنگە ینی کاریگەری خراپتر هەبی لەسەر هەموو ناوچەکەدا لەبەرەوە ئێوە ئێستا سعودە پێیان وایە کە گەڕانەوەی سەقامگیری بوو سووریا و گەڕانەوەی سووریا بوو باوەشی عەرەبی وەکو دەڵێن زۆر لەوە باشترە کە ئێستا بەردەوام بن لەسەر دژاتیکردنی حکوومەتی سووریادا لەبەرەوە پێم وایە کە ڕەنگە ناتوانن سووریا بگەڕێنەوە بوو سەردەمی پێش 2010 بەڵام ئەوەن دەڵێن کە ئێستا ئێمە بگەڕێنەوە لەو ئاستەدا لەو وەزعەدا باشترە کە ئێمە ئەنجامی خراپتر بگەڕێتەوە لەسەر ئێمە و لەسەر وڵاتانی عەرەبی و پێیان وایە کە ئەگەر بێتن و ئەوانە بریار بدەن و سووریا و حکوومەتی ئەسەد بگەڕێنەوە بوو باوەشی عەرەبی ینی ئەنجامەکانی زۆر ئەرینیتر بن لەوەی کە ئەسەد بمێنتەوە بەتەنیا لە باوەشی رووسیا و لە ئێراندا ئەمە ئەماجی ئێستای سعودیە هەوڵ دەداتن کە هەتا ڕادەیەک ینی سەقامگیری بگەڕێتەوە بوو سووریا و ئینجا بۆ ناوچەکە هەموویە چونکە بابەتەکە نەک تەنها گرێدا بە سووریەوە بابەتە گرێدا بە یەمەنەوە ئەوانە تازیشیان کردووە لەگەڵ حیزبوڵڵامان هەیە پرسی یەمەن هەیە پرسی ئاوارەکانمان هەیە کە ئاوارەیەکی زۆری سووری لە وڵاتانی عەرەبیدا بەش بوون کە بە تایبەتی لە لوبنان کە وەکو خۆیان باسی لێوە دەکەن بارگرانێکی قورسی بۆ دۆخە ئابووری ئەوانیش دروست کردو ئەما کەمە دواپرسیار گەر بکرێ بە کورتی زۆر سپاس دەکەم کاگوانێت ڕخۆی ڕاستانی ئێستا وەکو گوتم ینی لە تورکیا تقریبا ئێستا 6 میلیۆن بەپێی ئامارەکان 6 میلیۆن سووری ئاوارە بووینە جا لە دەرەوە و لە ناوەوە زۆربیان لە دەرەوەنە لە لوبنانن و لە تورکیانە ئەمە بەڕاستی بوونە بارگرانیەک لە ڕۆی ئابووریەوە لە ڕووی ئاسایش و سەقامگیری ئەم وڵاتانەوە ئێستا بە ینی هەتا ڕادێک بێزار بووینە ئەوەنە زۆر ئێستا ڕەنگە حەزیان لێ بکەن کە ئەم ململانەیە بە تایبەتی ململانەی ئیران و سعودیا لە سووریا هەندێک یاواژ ببێتن و هەندێک ینی بگێتە ئاستێک و ڕاوەستیدن تا بتوانن ئەم ئاوارانە جوورە ڕێککەوتنێک بکرێتن لە نێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکانی میانڕە و کە ئێمە توانی بڵێن لە نێوان کەوانەدا ئەوانە لەگەڵ حکوومەتی سووری ینی نەوع شتێکی ڕێککەوتنێکی سیاسی بکرێتن بۆ ئەمە بە تایبەتی ئەم ئاوارانە بگەڕێنەوە بۆ ناوچەکانی ئان بوو ناو سووریادا تا ئەم بارگرانە لەسەر ئەم وڵاتانەی کە دروست باوە اینجا بارگرانیەکە تەنها بۆ ئەم بەبەست ئەمە نییە بۆ ئەم وڵاتانە بەڵکو بارگرانی بە وڵاتانەش کە هاوکاری شمەک دانێرن بۆ ئەم ئاوارانە کە بەڕاستی معنی باری ئابووری ئەم وڵاتانە ئێستا ڕەنگە زۆر باش نەبیتن بە تایبەت وڵاتانی کەمتاو کە پێشتر هاوکاری ئەم ئاوارانە دەکرێت ئەوان حەزیان لە ئێستا نەوع سەقامگیریەک دروست ببێتن لە بەرژەوەندی ئەواندا بێتن اینجا لە بەرژەوەندی وڵاتانی تر بێت کە هەژمونیان هەیە دەست بەڵێ بەڕێز مهند فایق لە ئاکرێەوە بەڕێکی سکایپ وەکو چاودێرێکی سیاسی میوانی مەبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک مهند